ئەمە یەکێکە لە خاڵەسەرەکیەکان کە وامان لێەکە لێمانە بێ بە پاڵنەرێکی ناخمان دوایی وامان لێەکە کە حەز بە گۆشەگیری بکەین بە تاکڕەوی بکەین. ئەمە شتێکی زۆر غەڵەتە، تێگەیشتنێکی زۆر هەڵەیە. پێویستە ئینسانی مسلمان بگەڕێتەوە سەر تێگەیشتنی سەلەف ئەو سەحابانە و پێشەوایانی ئومەتی ئیسلام کە تەلەبەی سەحابیەکان بوون و هەروەها پێشەوایانی تری دوای ئەوانی تابعی تابعین کە چوار ئیمام بەڕێزەکەش لەوانن، هەروەها ئیمام ابن تەیمیە و ابن قەیم و ابن کەثیر و ابن ڕەجەب و زۆرێک لەوانی کە لەسەر ئەو مەنهەجن پێویستە ئینسانی مسلمان لەسەر ئەم مەنهەجە بێ و ئەو دەقانەش یەک دەق بە تەنیا مەگرەوە بزانی کە ئیتر فاعتەزل تلک الفرق كلها. ئەمە حەدیسەکەی حوذەیفەی کوڕی یەمان کە بوخاری و مسلم بوو. تۆ وا تێبگەی کە ئیتر وەڵام من ئەمەوێت لەمانە دوورکەومەوە بەڕاستی لەم خەڵکە و خۆم بە تەنیا ئیشی خۆم بکەم، بە تەنیا ئیشی خۆت بکەیت. تۆ ئەزانی ئێستا زەمەنی تەکەتولاتی زۆر گەورەی عەسکەریە. ئێستا ئەزانی کە ترامپ ناتۆشی هەموو هێناوە لەگەڵ ئەم هەموو تەحالوفە عەرەبی و تەحالوفاتی ترکە ناویان هەیە بۆ دژە تیرۆر، یعنی دژی ئیسلام. ئەبێ ئەوەت لا یەقین بێ کە غەربیە گوتی دژی تیرۆر یعنی دژی ئیسلام. لەگەڵ عەلمانیەتی وڵاتی ئێمە هەر کەسێکیش کە دژایەتی تیرۆرەکە بە ناوی تیرۆرەوەی کا، بەڵام دژایەتی حتا ئەو ناوانە ئەکا کە تۆ لە مناڵەکەی خۆتیانی. بۆیە بێ عەقڵمان بەمانە بشکێ و زەمان باشتر بەگەڕخین، لەسەر مەنهەجەکە بین، باشتر تێبگەین و کۆمەڵکارانە ناتوانین خۆمان بپارێزین، مقدساتمان بپارێزین و جارێکی کەش زیندوو بینەوە ئەو هەموو زەلیلی و ڕسوایی و کۆی لەیە لەسەر خۆمان لادەین و جارێک کە بتوانین وجودێ بۆ ئەهلی ئیسلام بە قووەتر دروست بکەینەوە. خی گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بە سەلامەت و سەرکەوتومان بکە و وزەکانمان بەگەڕخە لە کۆمەڵکاریەکی عەقائیدی بە بزاوت و هەڵوێستێکی شەرعی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.